33 ساڵ بەسەر شەهیدبوونی ئازاد هەورامی پێشمەرگە و هونەرمەند و سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان تێپەڕی. شەهید ئازاد هەورامی 31 کانونی یەکەمی ساڵی 1954 لە گەڕێکی زیێویەی ئیمام قاسم لە شاری کەرکووک لەدایک بووە. لە ساڵی 1961 چووەتە قوتابخانەی سەرەتایی ئیمام قاسم و لە ساڵی 1972دا بووە بە ئەندامی ناوچەی قوتابیان لە کەرکووک. هەر لە هەمان ساڵدا چووەتە ناو ڕیزەکانی کۆمەڵەوە کە ئەو کات بە کۆمەڵی مارکسی لینینی کوردستان ناسرا بوو. شەهید ئازاد هەورامی لە ساڵی 1974 بووە بە پێشمەرگە و بەشدار بووە لە شۆڕشی ئەیلول. لە ساڵی 1976دا بووە بە ئەندامی کۆمیتەی هەرێمەکان واتە سەرکردایەتی ئەو کاتەی کۆمەڵە. لە ڕۆژی 8 تەمووزی ساڵی 1976دا بووەتە پێشمەرگە و سێیەم مەفرەزەی چەکداری لە ناوچەی چەمی ڕەزان دروست کردووە. دوای ساڵێک بوو بە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. لە ساڵی 1970دا لە کۆبوونەوەی فراوانی کادرانی کۆمەڵەدا لە شوێنێ جارێکی تر بۆ سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێدرایەوە. دوای 2 ساڵ شەهید ئازاد هەورامی لە نیسانی ساڵی 1970 کرا بە بەرپرسی لقی دووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوچەکانی کەرکووک و قەرەداغ. لە یەکەمین کۆنفرانسی کۆمەڵەشدا لە مالیمۆس بە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵە هەڵبژێدرایەوە. لە کۆنفرانسەکانی 2-3دا بە هەمان پۆست هەڵبژێدرایەوە. شەهید ئازاد هەورامی لە ساڵی 1984 بۆ 1986 بەرپرسی دەستگای ناوەندی ڕۆشنبیری کۆمەڵە بووە. هەر لەو ماوەیەشدا چەندین باس و لێکۆڵینەوەی لە گۆڤاری کۆمەڵەدا بڵاو کردوێتەوە. لە کاروانی تەمەنیدا مۆزیکژەنێکی باش بوو و ئامێری گیتاری دەژەند. شەهید ئازاد لە ساڵی 1970 وەک بەرپرسی مەڵبەندی بادینان لەگەڵ هێزەکەیدا چووە بۆ ناوچەی بادینان. دوای ساڵێک لە هاوسەرگیری لەگەڵ خات و شنۆ شاسواری لە دوا قۆناغی ئەنفالدا و لە ڕۆژی 30 ئابی 1970 لە گوندی کونەکۆتری دۆڵی باڵەیان لە چیای قەندیل بەهۆی بردومانی فڕۆکەکانی ڕژێمی بەعسەوە بە سەختی بریندار بوو. بەیانی ڕۆژی دواتر لە کاتی گواستنەوەی لە شێخ ئایشەوە بۆ ئاڵوەتان بەهۆی سەختی برینەکەیەوە شەهید بوو.